ئینسان چۆن ڕەوش جوان و ڕەوش بەرزە بێ ئەم سێ خاڵی تیابێت. کەف الئەذا، زەرەر و زیانت بۆ کەس نەبێ، عەزیەتی کەس نەدەی، نەبۆ خۆت، نەبۆ خێزانت، نەبۆ منداڵت، نەبۆ دایکت، نەبۆ باوکت، نەبۆ جیرانت، نەبۆ خزمت، بۆ کەس. کەف الئەذا، ئەو ڕەوش جوانیە بەڕاستی. ئەگەر کەسێک بە پێچەوانەوە شەو و ڕۆژ جنێ و بە دایک و باوشی و شەڕکردن لەگەڵ دایکی و بێڕێزی بەرامبەر خوشکی و جنێ و ناشرین بە خێزانی و بە مناڵی و بە جیرانی، ئەم کەسە کەواتە ڕەوش نزمە، کەواتە ئەم کەسە کارێکی کردووە کە خوای گەورە پێی ڕازی نییە، پێی ناخۆشە. کەف الئەذا وبەذل الندى، کە زەرەرت نییە بۆ خەڵک وەرە بەذل الندى، چاکە کار بە لەگەڵ خەڵک. خەڵک بزانم پێویستی بە چییە؟ دایکتە، باوکتە، خێزانتە، مناڵ، ئەمە هەمووی سەدەقە و خێرە برا. تەنانەت ئەو عەلاقە خواردنەوەی ئەو خواردنی کەوا ئەیهێنیتەوە بۆ ماڵ، بۆ خێزانت، بۆ مناڵەکانت، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر نیەتی بۆ دامەزرێنی ئەجری لەسەر وەرەگریت، کە مناڵی خۆتە، کە خێزانتە، کە دایکتە، کە باوکتە. بەذل الندى، چاکە و معروف زۆر بکە. وطلاقة الوجه، ڕووخۆش بە، مڕوومۆچ مەبە، ڕووگرژ مەبە، ئەو بەڕاستی لە ئەخلاق نزمیە.